خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر کۆبووە و تاوتوێی دوا گۆڕانکاری دوا پێشهاتەکانی کرد و بێ ئەوەی هیچ بەیاننامە و بەلاغێک دەرکات کۆبوونەوەکە کۆتایی پێات. بەڵام یەکێتی جارێکی تر ئەپدەیتی کۆمەڵێک بڕیار و کۆمەڵێک بڕیاری تری دەرکردووە. ئەمڕۆ شاندێکی پارتی دموکراتی کوردستان و سونەکان لە گەڵ مقتەدا سەدر لە حەلانە کۆبوونەتەوە بۆ ئەوەی تاوتوێی کۆمەڵێک پێشهاتی تر بکەن تا دێت ململانەکان گەرمتر دەبن. خەڵکی هەرێمی کوردستانیش چاوی لەوەیە کە لەو ململانەیانەدا زەرەر بەر قەوارەی هەرێمی کوردستان نەکەوێت. چۆن دەتوانرێت قەوارەی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکان بپارێزرێت؟ کورد بەو شەقبوونە چی دەست دەکەوێت و چی لە دەست دەدات؟ هەمووانم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوە کرێت بە میوانداری هەرێک لە بەڕێزان. بەڕێز جوتیار نووری ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاکجوتیار بەخێر بێی. هەروەها بەڕێز دکتۆرە بەهار مەحموود سپۆڕی یاسایی. سوپاس دکتۆرە. جەنابشتان بەخێر بێ. کاکجوتیار کۆبوونەوەکەی یەکێتی بۆچی؟ کۆبوونەوەکەی ئێمە لە ڕاستیە درێژکراوەی کۆبوونەکانی پێشووتر بوو. ئێمە هەم مەکتەبی سیاسی لە یەک دوو هەفتەی پێشووە هەم سەرکردایەتی لە ماوەی پێشووە کۆبوونەوەمان کرد لە پێناوەوەی کە ئێمە بەرنامەمان هەیە بۆ ئێزای وەزعی هەرێمی کوردستان و وەزعی عێراق. یعنی خۆتان نەزان ملیەکانی عێراق گەیشتۆتە ئەوەی حەدی کە ئەمڕۆ دیتان چی بەسەر هاتووە و گەیشتۆتە شوێ. بەڵام کۆی کۆبەندی کۆبوونەوەکان ئێمە لەسەر چەند خاڵێک وەستەنەی لەوانە ئێمە هەوڵ بین بە هەموو لایەکمانوەکو پێشتر کردومانە یەک ڕیزی ماڵی کوردی پارێزین لە پێناو هەر دەستکەوتێکی سیاسی و هەوڵ بین دەستکەوتی سیاسی دەستکەوتی قانونی لە ڕێی دەستوری عێراقەوە بۆ هەرێمی کوردستان بەدەستبێنین. ینی جەختمان لەوە کردەوە و باسی استحقاقات و مافی یەکێتی نیشتیمانی کرا لە ئایندەی عێراقا کە پێشتر باس کراوە. خۆ خەڵگەزانێک کە ئێمە لە دوای 2023ەوە هەم بە حوزوری جەنابی مام جەلال و کاک مەسعود اتفاقیە کرا بۆی پۆستەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە دابەشکەین بەسەر براوەکانی پارتی وێچێتیە. بۆی هەر لەو کاتەوە پۆست سەر و کۆمار لا یەکێتی بۆ ئەمە نەماوتووە. ئەمە شیعەکانی عێراقواڵێن، ئەمە سونەکانی عێراقوایان وتووە، ئەمە هەرێمی کوردستان خۆی لە هەموو حیزبە سیاسەکانی کوردستان کە لە چەند کۆبوونەوەیەکی ساڵانی پێشووە کۆبوون لەسەرەوەی کە ئەم پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو کاندیدی خۆی دیارەکە. ئێمە کۆبوونەوەکە زیاتر لەسەر ئەمە بوو و جەختمان کردەوە لەسەر ئەم مافەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو خاڵانەی کە باس کرا مەسەلەی دەستکەوتەکانی گەلی کوردستان و هەوڵدان بۆ دەستکەوتی زیاتر لە بەغای ئایندەیە کۆبوونەوەکە زیاتر بوو. بەڵێ بەڵام ئێستا ئەوەی گەرباسیەک ڕیزیەکەن کاکجوتیار مەسەلەن ئێستایەوە بە کاندیدێک و پارتیش بە کاندیدێک ڕۆبەغدا تەنانەت نەپڕژاونەتە سەرەوەی لەگەڵ هێز وولانەکانی تریش اتفاقیەک دروستکەن و ئەوان ڕەنگە گەر هەر لایەکتان پەنای بۆ بە حەزەرێک بکەن لە هەر یەکێکتان. ئەمە پێتوانێ بە یەک ڕیزەکەی کۆتایی پێهێناوە یان مەترسی لەسەر دروست کردووە؟ خۆی لە ڕاستیە بەداخەوەی لێ هاو. ئێمە لە کاتێکا کە داوامان کرد لەگەڵ پارتی و هەموو لایەنە سیاسەکانە پێکەوە پرۆژەیە دابرین بۆ هەرێمی کوردستان، پرۆژەیە دابرین بۆ عێراق و بەشداری ئێمە لە عێراقی ئایندەیە و ئێمە وەفدێکمان تەشکیل کرد کە بچێ بۆ لای برادرانی پارتی دەو کاتی کە وەفدەکەی ئێمە ئاتوو سەردانیەکردنە چەند مانگی پێشووە و توان بڵێم لە پێش هەڵبژاردنەکەی ماخری عێراقەوە پارتی بەجیا لەگەڵ سەدر ڕێکەوتە بوون، بەجیا لەگەڵ حەلبوسی و سونەکان مەجموعەیە لە سونەکان ڕێکەوتە بوون بۆی کە لە ئینتیخابات دوای ئینتیخاباتە ئەوان پێکەوە حکومەت تەشکیلکەن و ئەوە ئەتوانم بڵێم یەکەم هەنگاو بوو کە بەداخەوە درزی خستە ناو هەم عێراق بەتایبەتی عێراقی شیعە بڵێن شیعەکانی عێراق کە بەنسبەت ئێمە ئەوە کارێکی باش نییە کە ئیشی کورد نییە. ئەوە دووەمیان بۆ هەرێمی کوردستان کە لە بینی پارتی وێچێتیە کە خۆتان نەزان ئێمە و گۆڕان پێکەوە دابەزی بوون لە ئینتیخاباتی ئاخیرە وای لێکردین کە درزێ دروستکەین کە تا ئێستا بەردەوامە و ئێمە داوامان لێکرد کە دانیشتن بکەین و پێکەوە قەرار بین چی بکەین لەگەڵ چیان ڕێکەوین
پێش ئەوەی ئێمە قرار بین لەگەڵ چیا ڕێکەوین ئەوان لەگەڵ سەدرا ئیمزایان کردبوو لەسەر ڕێکەوتنێک لەوانەیە لە ئایندا و ڕێکەوتنەی خۆیان و پارتی و سەدر هیچ ناوەڕۆکەکەی بۆ ئێوە معلومە بۆ یەکێتی نیشتیمانی من پێما بێ ئەوەی کە ئێمە دیمانە لە مەکتەبی سیاسیش باسکرا ئەو ڕێکەوتنەی بینی سەدر و پارتی ڕێکەوتنێکی سیاسی نییە ڕێکەوتنێکە مەرحەلی ینی ئەنجێ خاڵ هەیە کە باس کراوە لەو ڕێکەوتنە لە ئایندا بڵاو بێتەوە کە دەستکەوتێکی ئۆتۆریتیانەیە بۆ هەرێمی کوردستان تەنیا دەستکەوتەکە توانم بڵێم لە مەرحەلەیە بۆ پارتیە کە هەندێک پۆست و هەندێک دەستکەوێ لە حکوومەتی ئایندەی عێراقا کە ئەتوانم بڵێم ئەوە خۆی دژی پرەنسیپەکانی پارتیش بووە پارتی لە مودەی پێشوە هەومان نەزانین کە زۆر قسە و باسی لەسەر نەتەوەی کورد کرد زۆر قسە و باسی لەوەی کرد کە ئێتر وەختی ئەوەیە لەگەڵ عێراقا جیابینەوە ئێمە خۆتان نەزان ڕێفراندۆمی لێکۆتەوە ڕێفراندۆم پرۆژەیەکی جددی کاک مەسعود و پارتی بوو و دوای مودەیەکی زۆر قەنەعەتی بە زۆرینەیەکێتی کردکەیەکێتی لەگەڵیا بێ و پێمان وابوو بە لەو ڕێفراندۆمایە کە دەستکەوتێکی باشمان دەزەکەی بە کوردستان بەداخەوەی لێکەوتەوە کە لێکەوتەوە دوای ڕێفراندۆم و بانگەشتی ڕێفراندۆم و هەتا بە تایبەتی کاگوشارێکی بولەوانی کە سەرۆکایەتی بانگەشتی ڕێفراندۆمیە کرد هەموو نازانینەوە کەچی ئێستا لە پێناوەوەی کە لە بەغایە بەشداری بکە هەوڵەیە پارتی هەرجگەلەوەی کە ئەم ئیمزایی کردووە هەوڵێکی جددیە خۆیان بە شانازیەوە باسێکن کە ماڵی سونیان یەک خستووە و ئێستا هەوڵێن ماڵی شیعەیەک خەن کە بەداخەوە هەردووکی یەک بخرێ بەڵام ماڵی کورد ئێستا درزی تێکەوتووە ماڵی کورد لەو یەک ڕیزەی جاران ئەتوانم بڵێم بێتوانی ئەوشەی پارتی ئەوە بێت کە خۆی نوێنەرایەتی کوردەکە و یەکێتی و لانەکانی تری لە پەراوێز داناوە بەهۆی ئەوەی کە کورسیان نەوعان ماکەم بێ و خۆی پێی وایە کە یەک ڕیزی و یەک بڕیاری و ئەخیر قسە لای پارتی قسەی کورد ئەنی کە ئەڵێ ماڵی سونەمان ڕێخستە سەر خەریکە ڕستنی ماڵی شیعی ئەم قسەی بۆ پێم وانە ئەوە بیرکردنەوەیکی زۆر ناواقعیانەیە چکە خۆی بەڕێز مقتەدا سەدر کە 73 کورسی پەرلەمانی هەیە بەو نوع قسە ناکە قساکە بە زۆرینەی بە حسابی خۆی زۆرینەی نیشتیمانی و ئەو باسیەوە ناکە کە هەموو شیعی لەگەڵایە یعنی ئەو باسیەوە ناکە کە مەرجعی شیعەیە ئەو باسیەوە ناکە کە مەرجعی هەموو حیزبەکانە چونکە ئەمڕۆ خۆتان نەزان پەرلەمانی عێراق پەرلەمانێکە پێکاتی جیاجیا و کورسی جیاجا و هەموو پارتی جیاجیا ئەوانەی تایە یەکێ بە یەک کورسی بێ یەکێ بە 73 کورسی بێ مهمە تێکەڵاوەیەکە ئەمانە هیچ کەسێک بۆی نییە بە ناوی نەتەوەیەک و قسە بکە هەتا سونەکان خۆشیان سونەکان خۆشیان بۆ کورسیانێک ئێستا هەیە لە ناو مجەمەعی سونیە ناتوان بڵێن ئێمە تەمسیلی هەموو سوناکەین و پارتیش دڵنیام ئەو قسەی ناکە ئەگەر کردبێتی بەڕاستی قسەیەکی ناسیاسیانەیە و غەڵەتە مەسەلە لە قسەکانی ئەمڕۆی بەڕێز فازڵ میرانی بازەوە کە لە ناو ماڵی سونەمان ڕێخستۆ بەرەو ڕێخستی ناو ماڵی شیعینی و ماڵی کوردی خۆ بەداخەوە ئەو قسەیە لەسەریان زۆرەکە یعنی ئینسان چۆن ماڵی خەڵک ڕێخە بەڵام ماڵی خۆی وێران کات ماڵی خۆی هەموو کەسێک گەزانی ئەمڕۆ پارتی وێکێتی و حیزب لایەنەکانی تریش هیچ لایەنێکیان داوت نەکردو بۆی کە لەگەڵیان بێت لەگەڵ سەدر و هەلبوسیان ڕێکەون هیچ لایەنێکی سیاسی ئەگەر لایەنە سیاسەکە کورسیشی نەبێت لە بەغایە بەڵام لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە بەشدارە هەمومان زانین لە خەباتی سیاسی ئەم حیزبانە بەشدارن ئێمە هەموو جارێ لە جەناوی مام جەلال ڕاستی کاتی خۆشی و تۆ تێبێ هەموو لایەنێکی سیاسی بەشدار بێت لە بڕیاردانی سیاسیە ئەمە بڕیارێکی گرنگە بۆ مستەقبەلی هەرێمی کوردستان ئەمە بڕیارێکی گرنگە بۆ عێراقی ئایندا ئێمە هیچ کاتێک نەمانویستووە دەخالەت بکەین لە ماڵی شیعەیە و هەوڵمان ناوە هەمیشە ماڵی شیعە بە یەک دەنگی و بە یەک ڕەنگی بێنە ناو پرۆسەی سیاسی و چونکە ئێمە زانین لە دبوونی ماڵی شیعە لە عێراقا احتیمالی کارەساتی بەدوایە بێت چونکە ئەمڕۆ خۆتان نەزانن لە عێراقا کۆمەڵێک هێزی چەکدار هەیە حیزبەکان هێز چەکداریان هەیە ئێمە هەمیشە ویستمان لەو کوێچێتی نیشیمانی لە زمانی جەنابی مام جەلالەوە کە سەرۆک کۆمار بووە تا ئێستا و هەتا ئەم لەحزەیە هەوڵمان ناوە کە ئێمە عێراق تەوحید بکەین و عێراق وا لێ بکەین کە کورتایە ئیستیفادە بکە و هەرێمی کوردستانە پێی ئەو مادە دەستوریانە قازانج بکە بەداخەوە ئەمەی کە ئێستا ڕوویاوە خۆتان نەزان یعنی گەیشتە ئەوەی کە قسە لەسەر ئەوە کرێکم تێگانی ماڵی شیعە هێڵی سوورە بە نسبەت مەجموعەیە دەوڵەتی ئیقلیمی کەوەکو ئێرانەوە و ئێمە ئەزانین ئەم ڕێکەوتنەی بینی ئەم سێلایەنە ڕێکەوتنێکی ئیقلیمی بووە ینی ڕێکەوتنێ بووە بە دەری عێراقی بوونەوە بووە لە وڵاتە هاین دەوری عێراق کۆبوونەوە کراوەوە لەوێ قەراردراوە کە حکوومەتەکە چی لێبێ و دیارە ئەجندەیە وڵاتانە ممکنە ئەجندەیە بێ جوزێکی بۆ ئەوە بێ کە لایەکانی عێراق
بخەنە دەرەوەی بازنی سیاست و قەراردانەوە کە بەڕاستی ئەم بۆ عێراق لەم لەحزەیە دەستنایە و پێشتی جەسی نایەوە خۆی ئێمە کەوتومانە ئێمە تەوافقی سیاسی دەراقا بکەین پێکاتەی عێراق وایە پێکاتەی عێراق پێگاتۆ لە سێنێتەوە لە کۆمەڵێک لایانی تر و کۆمەڵێ لایانی سیاسی وردە وردە ئەم ماڵە چاکەین بۆ باشەکە ئێمە جارێکە بینە سەبەبی لەتبوون و دابەشبوونی ماڵەکانی عێراقی وانە. زۆر باشکار سەر گفتوگۆی زیاترەکەین دکتۆرە بەهار سەردەمێکەوە کە باسی ڕێکەوتنی هەرێم و بەغدادانە کرد پێیانەوتن عراقچی بەڵێستا شەڕە لەسەرەوەی کە چێ پۆستی ئەو عراق چێتێ بەدەستێنێ ئەمە سەر بۆچی ئەچێش ئەم پرسانی مەسەلەن ئەم لەتبوونە لە ناو ریزی کوردیە سەرتا من لەوە دەست پێ بکەیت. بەڵێ سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیە ئەوەی کە جەنابێت دەست پێکرد ئێمە لە سەرەتاوە ئەمانزانی کە مەسلەی ڕفراندۆم و ئەوانە ئەو نەتائیجە خراپانەی لەکەوێتەوانێ و کاتە زۆر تاوانبارەکراین بەوەی کە ئێمە عێراقچێتی یەکەین و بەوەی کە بەڵام ئێستا خۆیان هاتوونەتە سەر ئەوەی کە ئەوانەی ئەو کاتە ئێمەیان تاوانبارە کرد بە عێراقچێتی ئێستا خۆیان عێراقیەکی دڵسۆزن یعنی عێراقیەکی دەرەجەیەکن نەوماڵی عێراق ڕێگەخەنەوە لە شیعە و سونە. لە ڕاستیە مەسلەی سەرۆک کۆمار یاخو مەسلەی کە بۆ لەم سەرۆک کۆمار لەبەرەوەی بەڵێ جەنابێت لەدبوونی ماڵی کوردی لەدبوونی ماڵی کوردی لە مەسلەی سەرۆک کۆمارەوە دەستی پێکرد. سەرۆک کۆمار لە ڕووی قانونیەوە قانونەوەی نەوتووە ینی ئەمە مڵکی کێیە ئەمانە ڕێکەوتنی سیاسین ڕێکەوتنی جێنتڵمانن کە سەرۆک وەزیران تا ئێستا بۆ شیعە و سەرۆکی پەرلەمان بۆ سونەیە و سەرۆک کۆمار بۆ کورد بووە لەناو کووردا تا ئێستا بۆ یەکێتی بووە بەڵام لە ئێستا کە پارتی هاتۆتە پێشەوە ئەوڵێ بە تەنها ئیستحقاقی حیزبێک نییە ئەو ئەبواە بە ڕێکەوتن بکرێ ینی ئەو بابەتە نەوەک ئەوەی کە پێشتر ئەو ڕێکەوتنێکی کردووە لەگەڵ دوو لایانی عەرەبیە سونە و شیعە بەڕاستی ئەمە تەئسیرەکە لەسەر کیانی هەرێمی کوردستان و من پێم وایە پارتی لە هەڵبژاردننی کاندیدەکە شیان موفق نەبووە لە هەڵبژاردننی کاندیدەکە موفق نەبووە پارتی کادری بەتوانا و کادری نەزیهیشی زۆرە یعنی بەڵام ئەم بەڕێزەی کە هەڵی بژاردووە یعنی ئەو پەرلەمانەی کە ئێستا بە تەمایە ڕۆژی حوتی مانگ سیقەی بدەنێ بە بەڕێز ئەو کاندیدا بەڕێزە هەر کاتی خۆی ئەو پەرلەمانە متمانەی لێ سندۆتەوانە یعنی متمانەی لێ سندۆتەوە لەسەر مەلەفی گەندەڵی دەبووە نەخێر نەخێر ئەو دەورەی پێش ئێمە خولی سێم بوو ئێمە خولی چوارەم بووین بەڵێ دەبوایە یعنی موفقتر بووە لە هەڵبژاردننیە و هەروەها دەبوایە پەرلەمانی عێراق لەبەردەم تەجروبەیەکی زۆر گرنگە ئێستا ئەو کاتێک کە توانی بۆ یەکەمین جار متمانە لە دوو وەزیر بسێنێتەوانێ ئێستا ئەگەر بێت وەکو سەرۆک کۆمار متمانەی پێ بداتەوانێ ئەمە پێچەوانەی کارەکانی خۆیتی پەرلەمانی عێراق مەسەلەن موافقەی لەسەر کردووە ئەمە ویستم باسی ئەوە بکەم ئەبوایە من نازانم کێ قەراری داوە لەسەر قبولکردنی ئەو هینانە ئەو سیڤیانە ئەو کاندیدانە کە پێشکەش کراون مادەی 68 لە دەستورە باسەکە باسی ئەو شروتانەکە کە پێویستە لە کاندیدی سەرۆک کۆمارە هەبێ یەکێک لە شەرتەکان ئەڵێ ئەبێ نەزیه بێ ئەبێ مەشهود شایەتی بۆ بدرێکە نەزیهە واتە ئەگەر مەفهومی پێچەوانەی ئەم قسەیە وەرگرین واتە ئەگەر شایەتی بۆ بدرێکە نەزیه نییە شمولی ناکە شایەتی لەوە زیاتر چی کە لە ناو پەرلەمانە نوێنەری خەڵک متمانەی لێسەنەوە دەبوایە ئەو کاندیدە قبول نەکرێ ئێستش ئەو لایەنەی کە معتەڕیزە ئەتوانێت بچێت لە محکمەی ئیتیحادی داوا قەیدکا بۆ ئەوەی کە محکمەی ئیتیحادی یەکلای بکاتەوە ئایا هین کاندیدکردنی ئەم بەڕێزە دەستوریە یا دەستوری نییە جابا بینەوە سەر ئەوەی کە پارتی ئەو ڕێکەوتنەی کردووە لەگەڵ ئەو دوولایەنەیە ئەم ڕێکەوتنە من ئەمەوێ ئیشارەت بۆ ئەوە بکەم لێرەوە ئەم ڕێکەوتنە لە ئێستا نەکراوە ئەم ڕێکەوتنە تقریبا ئەساسەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵێک زیاتر لەمە و پێش ئەو کاتێک ئێمە لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەی نوێنەرانی عێراق خەریکی دانانی یاسای هەڵبژاردن بووین لە بیدایەتەوە پارتی زۆر بەتوندی دژی ئەم یاسایە بوو
فەجئەتەن بوو بە لایەنگری یاساکە ڕاستە ڕۆژی دەنگدان ئێمە کورد کەسمان دەنگمان پێ نایە بەڵام پارتیش لەگەڵ ئێمە هاتنە دەرەوە یعنی فراکسیۆنی پارتیش لەگەڵ ئێمە هاتنە دەرەوە هین دەنگیان پێ نەدا بەڵام ئێمە زانیمان لە قسەکانیان کە تەنها وەکو ئیلتیزامێک بۆ ئەوەی کە پێشتر ئەوان ئێمەیان هانەدا کە دەنگ هین بەو قانونە نەدەین ئێستا لەبەرەوە هاتنە دەرەوە ئەگینا سەرۆکی لیژنەی یاسایی کە لە پارتی بوو نەهاتە دەرەوە و بەڕێز جێگری دووەمیش کە لە پارتی بوو نەهاتنە دەرەوە سەرۆکی فراکسیۆنەکەشیان نەهاتە دەرەوە بۆچی بوو هۆکارەکە چی بوو؟ هۆکارەکە ئەوە بوو کە سەرەتایەکانی ئەم ڕێکەوتنە سەری هەڵدا بوو سەراکەتاکانی ئەم ڕێکەوتنەی کە ئێستا لە بینی حەلبوسی و بارزانی و سەدرا کراوە لەو کاتەوە سەری هەڵداوە ڕێکەوتنێک لەو کاتەوە کرابوو کە حکوومەتی داهاتوو دەبێت حکوومەتی زۆری نەبێ من زۆر جار لە ناو لیژنەی یاساییە گوێبیستی ئەم قسەیە بووم لە لایەنگرانی سەدر و حەلبوسی و پارتیە بەڵێ بۆیە ئەوە ئەساسەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو کاتە هەر ئەوانیش بوون کە زۆریان کرد بۆ ئەوەی کە قانونەکە تێپەڕێنرێت و ئەمانەنجا بەڕاستی ئەمە تەسیر زۆر لە کیانی هەرێمی کوردستانەکە بۆ لەبەرەوەی کە جەنابتان ئەزانن کە ئەو هێزە شیعانەی کە لەتکردنی ماڵی شیعە یا تەنانەت حەلبوسیش ڕاستی نەکردووە یعنی نەک بارزانی حەلبوسیش ڕاستی نەکردووە چکە نەدەبوو سوننە و کورد خۆیان بکەن بە بەشێک لەو ململانەیە کە لە نێو ماڵی شیعەیە هەیە ئێستا ئەوان خۆیان کردو بە بەشێک لەو ململانەی قلیمیان هەبێ هەز ناکەی مثلەن ئەوانش چەند وڵاتێکنەوەی باسەکردن ئەخر پشتیوانی ئیقلیمیان نییە یعنی پشتیوانی ئیقلیمی بۆ ئەوە نییە کە ینی ئەگەر دەوڵەتێک پشتیوانی ئیقلیمی بێ دەوڵەتیش هەیە کە پشتیوانی ئیقلیمی نییە بۆیە من ئەڵێم لەم بابەتەیە عێراق ئیستیقرار ناکە هەرێمی کوردستان قازانج ناکە مەفروض بوو هەرێمی کوردستان ئەو دەوڵەتانە حسابکە کە لە خۆیەوە نزیکن کە ینی ئەتوانێت سنووری بە سنووری هەرێمی کوردستانەوەیە بۆیە من پێم وایە لەم بابەتەیە نە عێراق ئیستیقرار وەرەگرێ من پێم وایە ئەگەر بێت و ئەم هاوپەیمانەتی بارزانی و سەدر و حەلبوسی ئەگەر بێت و بۆیان بچێتە سەر حکوومەتی زۆرینەش پێک بێن و سەرۆکۆماریش تێپەڕێنن تەسەورەکەم ئەو حکوومەتەی کە دروستە بێ لە بینی ئەو سیانەیە تەمەنەکەی لە ساڵێک زیاتر نابێت یعنی چونکە جەناب تەزانی ئیتاری تەنسیقی چارچەوەی هەماهەنگیان ئەو هێزانە بەڵێ هەمویان هێزی چەکداریان هەیە یعنی ئەوە نییە سیلاح بەیەدی بەدەستی حکوومەتەوە بێ هەمویان هێزی چەکداریان هەیە نایڵن ئەو حکوومەتە حتا ئەگەر بێت و وەکو ئۆپۆزیسیۆنیش بن بە جۆرێک ممارەسەی ئۆپۆزیسیۆن بوونەکەیانەکەن کە ئایا متمانەی لێ بسەنەوە ئایا بە هەرچی شێوەیەک لە شێوەکان بێ نایڵن ئەو حکوومەتە بەشدار بێ کەواتە لە ناو عێراق ئیستیقرار دروست نابێت لە ناو هەرێمی کوردستانیشە پارتی کە بەتەنیا چووە ئەمەی کردووە و بێگەڕانەوە بۆ حیزبەکانی تر لە کاتێکە ئەو حیزبانەی تر بە تایبەتی یەکێتی لەگەڵ یا بەشدارە لە حکوومەتی هەرێما بەدڵنیاییەوە تەسیرەکاتە سەر پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە ناو حکوومەتی هەرێمیشە لە ناو هەرێمیشە بۆیە نائیستیقراریەتێک لە ناو هەرێمیشا دروستە بێ لەوە چێ ئەو کاتە لە ڕووی پشگیری ئیقلیمی و نێودەوڵەتیشەوە هەم ئەو دوو حیزبەی کە لە هەرێمە دوو حیزبە سەرەکیەکەی هەرێم دابەش ببن یعنی هەریەکە و لایەک پشتیوانی بکە و هەم لە عێراقیشە هەمان شت ڕوئەداد لەبەر ئەوە من بۆ خۆم وەکو کەسێکی قانونی لەگەڵ حکوومەتی زۆرینەیەم چونکە حکوومەتی تەوافقی لە فاشلترین جۆرەکانی حکوومەتە حکوومەتی زۆرینە بەڵام لە ڕاستیە حکوومەتی زۆرینە باشرە بەڵام لە ڕاستیە ئەبێ یەکەم شت بۆ ئەوەی کە حکوومەتی زۆرینە و ئۆپۆزیسیۆن پێکبێنی حەسر السلاح بێت دەولە بگە یعنی ئەوەش لە عێراقا نییە یعنی بۆیە من پێم وایە حکوومەتە سەرکەوتوو نابێت زۆر باش کاک جوتیار ینی جەماوەری ئێوە لەگەڵتانە مەسەن ئەڕۆنە کۆبوونەوە هەموو چاوی لەسەر کۆبوونەوەکەتانە قەرارێکە دەن دێنە سەر تەلەڤیزیۆن هەموو چاوی لەسەرتانە یعنی ورد متابعەتانەکە ئێوە ئەگەر بێت و ئەم هاوپەیمانێتە سەرکەوتوو بێ و لە حوتی ماگانی ساڵ تەواو بێ بتوانێت ئەو ئیتیفاقیە سەرۆکۆمارەکە لە بەرژەوەندی پارتیەک لاکاتەوە یەکێتی ئاوا دەستەوەسان دانیشێ وەکو پرۆسێک سەیرێکە و تەواو کۆتایی خۆی لە ڕاستیە ئێمە بڕیارمان داوە بچینە ناو منافەسەی جددی بۆ سەرۆکۆماری وە کاندیدمان دیاری کردووە و هەوڵێکی زۆریشمان ناوە وەکو باسم بۆ کردی پێشتریش ئەم ڕێکەوتنەی ئێستا لە بینی ئەم سێلایانەیە ڕێکەوتنێکی مۆفەق نییە لە دەوڵەتە ئیقلیمیەکانی دەور و پشتمان نە دەوڵەتە جلهێزەکان دەردی
بەهارخانەڵێ تەرکیبەی عێراق تەرکیبەیەکە پێویستی بەوەیە زیاتر بە دیقەت بێ لە پێکەنانی حکومەتە. ئەمە 100 ساڵە وایە، خۆم کێشەیە ئێستا نییە، کێشەی بینی شیعە و سوننە و کورد و ئەمانە. پێکاتەی عێراق پێکاتەیەک کە زۆر دەوڵەتی دنیا وایە، لە ئەوروپا دەوڵەتەیە وایە، پێکاتۆ لە سێنەتەوە ئەم سێنەتەوەی هەموو جاری حکومەت تشکیل دەکەن و هەر سێنەتەوەکەش پێکەوە ممارەسەی بابرێن ممارەسەی مافەکانی نەتەوەی خۆیانەکەن. من پێم وایە ئەم ڕێکوتنەی کراوە فعلا زەرێکی گەورە لە عێراقەیە و زەرێکی گەورەتر لە هەرێمی کوردستانەیە، چونکە تەبیعەتی هەموو جارێک نایشاردوتەوە بەڕێز موقتەدا سەدر وتوێتی پێشمەرگە میلیشیایە کە چەند مانگە نەوە پێشتوێتی وتوێتی ئێمە عێراقێکی موحەدی بەهێزمانەوێت، ئێمەمانەوێت ئەم فەرسەفەیە ئەم ڕۆئیایەکە لەوانەیە بۆ حکومەتێکی وڵاتێکی وەکو بڵین میسر یا وڵاتێکی و سعودیە زۆر باش بێت کاتێککە دیموکراسی و انتخابات دەبێت، بەڵام وڵاتێکی وەکو ئێرەکە پێکاتێکی جیاوازە وا باشە هەموو جارێ بەڕێکەوتن بێ. ڕاستە ڕێکەوتنەکانی پێشووتر مەشاکیلەکانی حەل نەکردووە، بەڵام وردەوردە ئەم ساڵ لە پار باشترە عێراق، ساڵی کە تەسەورەکەم لەم ساڵ باشتر بێ، بەڵام بەمەرجێک بەڕێکەوتن بێ، بەمەرجێک وردەورد حساباتی ئیقلیمی و حساباتی ئیقلیمی و ئانە بکرێت، چونکە ما وڵاتێکە ئەگەر خوا نەخواسە تووشی شەڕی ناخۆ بێ، ینی کەس نازانێ بەرەو چۆ ڕوا، کارەساتێکی گەورەیە کە وەکو باسمان کرد چەک بەدەستی ئەحزابەوەیە، چەک بەدەستی میلیشیاوەیە، حیزبە سیاسەکان چەکداریان هەیە و میلیشیان هەیە و کەسێک گەزانەیە و ئێستا داعش بۆ خۆی جارێکە مەترسیە، جارێکێتەوە سەر مەیدانەکە و ئەیبینن کە لە سووریا لە عێراق سەوباسێکی زۆر دەکرێت بۆی کە خەلە نوستەکانی داعش جمهور بکەنەوە و هێزی چەکداریان و پەلاماری پێشمەرگە و سوپای عێراقوانیان داوە بۆ خۆی ئەمەش مۆزوعێکە دەبێت حکومەتێ دروست بێ درز و کلێنی تیانە بێت تاکو بەرامبەر ئەم داعشەش بۆستێ. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە بیدایەتەوە قسەمان لەسەر یەک ریزی ماڵی کورد کردووە و قسەمان لەسەر یەک ریزی عێراق کردووە لە پێناو مافە دەستوریەکانی تەطبیقکردنی دەستور هەم بۆ هەرێمی کوردستان هەم بۆ ئینسانی عێراقی. یعنی قسەمان سەر ئەمە کردو وتمانە هەموو جارێ وتمانە حکومەتێکی تەوافقی دروست بێ بۆی بتوانێت باشترین دەستکەوت بۆ خەڵک بەدەست بێنێ و لەمە لە کۆبوونەوەکانە تەکیدمان لەوە کردێتەوە وەکو عەرزم کردی بەداخەوە کە لە پارەوە وەکو خاتون باسیەکە لە پارەوە ئەو بڕێکەوتنە هەبوو بێەوەی کە ماڵی کوردی ئاگای لێبێت بێەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە چەند جارێک کۆبوونەوەمان کردو لەگەڵ پارتیە و چەند جارێک کۆبوونەوەمان کردو قسە باسمان لەسەرەوە کردو کە ئێمە وا پێویستەکە پێکەوە بین لە بڕیاردانە هەم بۆ هەرێمی کوردستان قسەی جدیمان کردووە هەم بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و دەوڵەتەکانی دەورە پشتیشمان، چونکە هەرێمی کوردستان زۆر پێویستی بەوە هەیە جارێک کە پیاچینەوە بۆی کە بەهێزی بکەینەوە. مۆزوعی پێشمەرگەمانەیە، مۆزوعی مادەی 140مانەیە، مۆزوعی خانەقین و کەرکووک و مووسڵ و کوردستانی دەرەوەی هەرێمی کوردستانمانەیە، بودجەمان هەیە لە بەغا خۆتان نەزانن هەموو دقەیە ڕەشەمان لێەکەن کە ئەو 200 ملیارد نێنن بۆمان. مۆزوعی نەوتمانەیە، مۆزوعی غازمە، ئێستا دوێنێ پێرێک گروپێک قسە لەسەرەوەکەن کە لە دەستورە فەقەرەی قانونی نەوت و غاز بگۆڕێ بە قازانجیەوەی کە پیتە دەستی عێراقەوە بە کەس بۆی نەبێ تعامل بە نەوت و غازەکەەوە دژی هەرێمی کوردستان هەموو کەسێک گەزانەیە وایە دژی ئەوەی اقتصادەیە کە پێشتر باس کراوە کە اقتصادی ئازاد و اقتصادی سەربەخۆ دروستەکەین بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ترسی ئەوەمان هەیە کە ترسی ئەوەمانەیە ئەگەر تەوافقە تێکچێ لە عێراقا کەس نازانێت بەرەو شوێ ڕوا، هەم لە عێراقا بەڕاستی ئەچێت دەرناو تونێرێکی تاریکەوە هەم لە هەرێمی کوردستانیشە بەرەوە ڕوا. ئێمە تەمە ناکەین کە ئەمە ڕوونەیە، تەمە ناکەین کە لەم هەفتەیە کە ماوێتی ڕێکەوتن بوو سازان بێنە سەر مۆزوعانە و من دیکرارەکەم بۆ جارێکیکە برادرانی پارتی و کاک مەسعود خۆی ئەمڕۆ پەیامێکی دەرکردو کە هەوڵەیان ماڵی شیعە و ماڵی سون ڕێکخاتەوە بیەوەی مبادرەیە بکا کە هەرێمی کوردستان ڕێکخاتەوە کە لایەنە سیاسەکان کۆکاتەوە زۆر کاتەوە گوچەترێ بڵێ کاکە وەرە ئێمە لە وەزعی وایە ئێوە بڕێتان چییە؟ خۆ ئینسان لە گەورەی لەوا دەرەکەوێکە کە تەنازول نییە کە مبادرە بکات بۆ چاکبوون ئەگەر لە حیسەی خۆشی بیا بە خەڵکی تر ئەوە چاکەیە بۆ یەگەڕێت. باش ئێستا ئێوە داوای حەسەی پارتیشەکەن لە مەسەلەی سەر و کۆماریە یاخود تەنها بەستەحقاق ئێمە وتومانە سەر و کۆمار ئەزانی چۆنە ئەم بۆ تەعورف لە سیاسەتە هەندێک شتەیە عورفە یعنی ئێستا کە بۆچی ئەی سەرۆکی پەرلەمانی سوننەیە، ئەی بۆچی سەرۆک گۆزیرانی شیعەیە،
ئەمە لە 17 ساڵی پێشووە ئەم مەسەلەیە بە ئاگاداری هەموو دنیا بە ئاگاداری ناو ماڵی عێراقیە قسە لەسەر کراوە کە ئەبێ سەر و کۆمار و ئەم سەر و کۆمارێکە وەرمانگرتۆ کاتی خۆی کە جەلای ئیمام جەلال لێ بووە مقابلیەوە بۆ کە سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان بۆ پارتی بێ کاتێک کە ئێمەوان کردو لەگەڵ پارتیە بە یەک لیست دابەزیوین وەکو یەک بووین کە ئەمە قەرارراوە وتمانە سەرۆکایەتی هەرێم بۆ پارتیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ پارتیە کە دوو سەرۆکایەتی گرنگترە لە سەرۆک کۆمار بۆ ئینسانی کورد بۆ هەرێمی کوردستان اینجا ئێمە وتوانە سەرۆک کۆمار کە بەڕاستی ئێمە و کاتە سەرۆک کۆمار خۆتانە زارە ئیمام جەلال دەورێکی هەبووە هەموو کەسێک وازایان دەورێکی بووە ئەمە ئەم لەحظەیە کە ئێسایە ئەمە تێکشێنراوە قسە لەسەرەوەش نییە کە چێ سەرۆک کۆمار بێ چێ سەرۆک کۆمار نەبێ پارتی سوورە لەسەر ئەو پۆستە ئەو پۆستەی ئەوێ و من بەڕێی من تەشریحکردنی کاگوشیار بۆ پارتی بۆتە عینادیش بەوەی کە 2007 کاگوشیاریان بە 158 دەنگ لە پەرلەمان لە عێراق دوورخستەوە وەکو وەزیر باس کرا کە دووریان خستەوە ئێستا هەر بە عینەن جەماعەت ئەیباتەوە بۆ ئەوێ ئەیباتەوە بۆ سەرۆکی کۆمار یعنی ئەمە نوعێکە لە عینادی نوعێکە لەوانەیە خرە عینادی ئەی مافەکانی خەڵک ئەی مەترسەکانی سەر خەڵک ئەی قوارێرێم خۆ لەوانەیە ئەگەر کاندیدێکی تر بواە ئەو نەبووایە لەوانەیە ئێستا تێپەڕاندنی کاگوشیار ئەگەر بە ئیتیفاقێتی کۆنکرێتی نەبێت لە بینیانە کە ئێستا ئەمڕۆ دەرکەوتووە هەندێک مەسەلەن ئەمان کە بۆفدی پارتی و حەلبوسی چوون بۆ لای موختەدا سەدر ڕازی نەبووە بادرەکە یعنی ئەمڕۆ باز دەکرێت لە کەناڵەکانەوە لە پەیجەکانەوە لە وەسایلی ئەعلامەوە باسەکرێت کە بۆم بادرێ ڕازی نەبوو کە هەر خودی نووسینەکەی خۆی دیارە ڕازی نەبوو چەنە هێشتا بە تەواوەتی هین نەبوو یعنی تەسبیت نەبوو ئەوی کە ڕازی بۆ ڕا بەڵام ئەوی کە ئاماژەکان بەرەوەڕۆ کە ڕازی نەبوو بۆی کە لەگەڵ بەشی دووەمی شیعەکان کە ئەمان بادرەیان کردووە ڕێکەیە بۆی کە حکومەتی پێکەوە بوون دروستکە بە تایبەتی بۆ شیعەکان بۆ خۆی ئەمە گۆڕانکاری تازەیە ناوەتە پێشەوە ئایا بەڕازی نەبوونی ئەو ئیتیفاقی بینی ئەمانەمێنێ ئایا اتفاقە بەرەو شۆڕوە چونکە بەڕاستی خۆ لەوانەیە سەرۆک کۆمار زۆر گرنگ نەبێ بۆ شیعە بەڵام دروستکردنی حکومەتەکە سەرۆک وەزیران و کابینەکە خۆی وەزارەتەکان گرنگترە ئێوە وەکو یەکێتی دەست لەو ستەخاقە هەڵەگرن لە بەرامبەر هیچ شتێک نەخێر مەسەڵەن کاندیدەکە هەر کەسێک بێ مەسەڵەن تەنانەت نەخێر هەتا ئەسایش بڕارێک نییە وە سووری لەسەری و ئێمە ململانەکە بەشداریەکەین بە حەقێکی دیموکراسی و باقێکی خۆمان ێزانی پشتیوانیتان هەیە یاخود پشتیوانیتان هەیە لە ناو هێزە عێراقیکانە بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە لە محاولەیەوە یان کە و ئەوان خۆشیان نەزان کە پشتیوانەکەی ئێمە ئەگەڕێتەوە بۆ ئەو مێژووی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەباتی سیاسی لە خەباتی دیموکراسی دەراقەهی بووە و هەمومان نەزانین کە یەکێتی چ ڕۆڵێکی هەبووە لە بەغایە و پارتی چ ڕۆڵێکی هەبووە و هەموو کەسێک ئەمە ئازانێ بەڵامی ترێسا سیاست و ڕەوتی سیاسی بۆ نەوەڕۆکە دکتۆرە ینی ئەوە ئەگەر تا ئەوەی تا ئێستا باسیەکەین هیچ شتێ نەگۆڕاوە بەڵام ئەگەر تا حوتیمان گۆک و ئەمڕۆ بوو نیساب بە چەند کەس تەواو بێ وە سەرۆک کۆمار بە چەند دەنگ لە گەڕیەکەمە ئەتوانێت سەرکەوێت ئەگەر سەر نەکەوت لە گەڕی دووەمە ئەتوانێت چۆ سەرکەوێت بۆ وردەکاری قانونی وەسەڵەن ڕەنگە بۆ زۆر کەس معلوم نەبێ و ئەو هاوپەیمانەتی کە پێکاتۆ لە نێوان پارتی و حەلبوسی و مەسەلەی سەدرەکان چەند کورسی دەستە بەرکردووە تا ئێستا بەڵێ خۆی ئەمە دوو بابەتی جیاوازن مەسلەی نیساب لەگەڵ مەسلەی هەڵبژارنی سەرۆک کۆمار دوو بابەتی جیاوازن جەلسە بەپێی دەستوری عێراق و بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق جەلسە بە زۆرینەی ڕەها ئینعیقادەکە یعنی 166 ئەندام پەرلەمان ئامادە بێ جەلسەکە ئینعیقادەکە بەڵام کە دیتە سەر ئەوەی فەقەرەکانی بەرنامەی کار هەموو جەلسەیەک بەرنامەی کاری هەیە کە دیتە سەر ئەوەی بەرنامەی کار جێبەجێکەی هەر فەقەرەیەک ئەگەر پێویستی بە لە زۆرینەی ڕەها زیاتر بوو مەسەن پێویستی بە دوو لەسەر سێ بوو بۆ نمونە دەنگدان بە یاسای محکەمەی ئیتیحادی پێویستی بە دوو لەسەر سێ بوو چەند جار ئێمە ئەو فەقەرەیەمان تەئجیل کردووە لەبەرەوەی دوو لەسەر سێ لە ژوورەوە نەبوون
یعنی بۆیە ئەو ڕۆژی حوتی مانگ ئەگەر وەکو ئێستا بوو مەفروزە سەرۆکی پەرلەمان کە سەیری کرد مەسەلەن زۆرینەی ڕەهابۆن مونە 180 پەرلەمانتار لە ژوورەوەیە ئەبێ ئینعیقادی جەلسەکە بکات بڵێ جەلسەکە ئینعیقادی کرد دەست پێ بکات بە جەلسەکە دایمە هەموو جەلسەیەک بە قورئانی پیرۆز دەست پێکا قورئانەکە بخوێنرێ فەقەرەی یەکەم ئەکید هەڵبژاردننی سەرۆک کۆمارەکە هاتە سەر ئەوە مەفروزە جەلسەکە ڕەفعکە لەبەر ئەوەی کە هیچ نەبێ بۆ ماوەی ساعاتێ تەجیلی کا چاوەڕێی ئەوە بکا کە دوو لەسەر سێ ئامادە بێ ئەگەر وانە جاری دووەم ئەگەر تەجیلی کرد بۆ ماوەی ساعاتێک وانە مەفروزە جەلسەکە ڕەفعکە خۆ ڕاستە لە ڕەفعکردنی ئەم جەلسەیە ئێمە ئەکەوینە خەرقێکی دەستوری ترەوە کە ئەویش بریتە لەوەی کە سی ڕۆژەکە تێپەڕێ ئەو سی ڕۆژەی کە ئەویش دەستور باسیەکەڵێ لە یەکەم ڕۆژی لە یەکەم جەلسەی پەرلەمانەوە بێ لە ماوەی سی ڕۆژە سەرۆک کۆمار هەڵبژێردێ بەڵام ئەگەر هەڵبژارنەکەش بکرێ ئەو کاتە خەرقێکی گەورەترە بۆ چونکە مافی خەڵکی تری تیا ئەفەوتێ هەندێک دەنگێک هەیە کە ئەڵێن وڵایی یەکسەر ئەڕۆن بۆ فەقەرەی دووەم چونکە مادەی 73 لە فەقەرەی یەکەم ماڵێ سەرۆک کۆمار بە دەنگی دوو لە سەرسەی ئەندامانی پەرلەمان هەڵبژێرێ ئەڵێ ئەگەر لە گەڕی یەکەمە لە قۆناغی یەکەمە کەس ئەو دوو لە سەرسەی نێنا دوایی لە بینی یەکەم و دووەمە دووبارە ئەکرێتەوە بە زۆرینەی ڕەها هەڵبژێرێت دەنگێکەکە ئەڵێن یەکسەر بڕۆن بۆ فەقەرەی دووەم ئەگەر هین نەبوو ئەگەر نەخێر دەستورینی ئەوان لەسەر ئەو ئەساسە ئەڵێن ئەمە هین تەحسیل حاصلە کە تۆ دوو لە سەرسێ لە ژوورەوە نەبێت کەس دوو لە سەرسێ ناهێنێ هەتاکو بە فەقەرەی یەکەمە بڕۆی بەڵام ئەمە هینی خەڵکی تری پێوەیە یەکەم نابێت تێکەڵی ئینعیقادی جەلسە و هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکەین وەکوتمەوە دوو بابەتی جیاوازن دووهەمیان ئەمە حەقی خەڵکی تری پێوەیە چونکە لە گەڕی یەکەمە هەر 25 کاندیدەکەی کە بەشدارن کە قبول کراون هەر 25یان بەشداریەکەن لە پێشبڕکێکەیە لە کێبڕکێکەیە بەڵام لە قۆناغی دووەمە تەنها یەکەم و دووەم بەشداریەکەن ئەی تۆ ئەگەر قۆناغی یەکەم نەکەی لەکوێ زانیت کە یەکەم و دووەمن ئەی خۆ نابێ هەر 25یان یەکسەر بچیتە قۆناغی دووەم بۆیان بۆیە ئەگەر بچیتە قۆناغی دووەم یەکەم حەقی ئەوانەی ترە فۆتێ دووەم بەچی یازانیت تۆ کامە یەکەم و کامە دووەمە تا بێ لە ناو ئەوانە دووبارە دەستوری نییە نەخێر بە هیچ شێوەیەک بۆیە پێویستە بەم شێوەیە بکات سەرۆکی پەرلەمان جەلسەکە ئینعیقاد بکە ئەوە لە حاڵەتێکە ئاڵێم ئەگەر دوو لە سەرسێ لە ژوورەوە نەبێ بڵێ ئیفتتاحی جەلسەکە بکات یعنی جەلسەکە بکاتەوە قورئان بخوێنرێ کە هاتە سەر ئەوە یەکەم جار تەجیلی کا بۆ ماوەی سەعاتێک بۆی کە چاوەڕێک دوو لە سەرسێ ئامادە بێت جاری دووەم کە هاتنەوە ژوورەوە هەر دوو لە سەرسێ نەبوو مەفروزە ڕەفعی جەلسەکە بکە بۆ ئەوەش کە وتم ئەچینە خەرقێکی قانونیەوە عفو خەرقێکی دەستوریەوە کە مودەی سی ڕۆژەکەمان تێپەڕێ من ڕاستەکەی دوێنێ بە دوای ئەو بابەتە ئەگەڕامتم حەلەکەی چۆنە بێ محکەمەی ئیتیحادی قەرارێکی پێشووتری هەیە لە ساڵی 2010 ئەو کاتە کە بەڕێز خوا لە خۆشبوو مام جەلال سەرۆکی کۆمار بووە وابزانم مودەکەی کۆتایی هاتووە شتێکی وایە قەرارەکەم خوێندەوە داوا کات لە محکەمەی ئیتیحادی ئەڵێ من مودەکەم کۆتایی هاتووە بۆم ڕوون بکەنەوە من ئەتوانم بەردەوام بم لە پۆستەکەم یا ناتوانم قەرارێکی محکەم ئەو کاتە مەجلیسی ڕئاسە هەبوو ینی دوو نائیبی هەبوو بەخۆیەوە ئەبوونا مەجلیسی ڕئاسە لەسەر ئەو ئەساس لەسەر ئەو داوایی ڕەوانشاد مام جەلال محکەمەی اتحادی قەرارێکی دەرکردووە قەرارەکە ئەڵێ مەجلیسی ڕئاسە بەردەوامە بێ لە کارەکانی خۆی هەتا ئەو کاتێک کە سەرۆکێکی نوێ هەڵبژێردرێ بۆیە بەرمەبنای ئەو بەرمەبنای ئەو قەرارە دەکرێت ئەم سەرۆک کۆمارە بەردەوام بێ هەتاوەکو سەرۆکێکی نوێ یعنی ئەوە دەرچەیەکی یاساییە ئەم قەرارەی کە لە محکەمەی ڕێکەوتنەی کە باسەکرێ ئەو بلۆکەی کە باسەکرێت تا 155 کورسیان بەڵێ ئەو بلۆکەی کە باش ئەکرێت تا ساوبزام 158 یا 155 کورسیە شتێکی وان هەیە بەڵێ ئەو تۆ بڵێ چەند کەسێکیش لەم لاو لەولا سەربەخۆ ئەوانە لەگەڵ یانابنی ینی هەر هینەکە دروست ناکات دوو لە سەرسیان بۆ دروست نابێ بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ڕێکەوتنی تر بەبێ ئەگەری مفاجئەیەک ڕوونەدا یان ڕێکەوتنێک ڕوونەدا حوتی مانگ پێت وایە هیچ شتێک ئەگەر سەرۆکی پەرلەمان ینی دەستوریانە بجوڵێتەوانێ تێناپێ ئەتوانێت ئەگەر دەستوریانە نەجوڵایەوەکەوەی لە ئەولانی کە معارەزەی ئەولانی کە پێی وایە ئەوە دەستوری نیە ئەتوانێت پەنابەرا بۆ محکەمەی ئیتیحادی بڵێ ئەو محکەمەی ئیتیحادی قوتی ئەوەی هەیە مەسەلەن
لانی کەم لەبەر بە زروفە سیاسە کە خۆمان نەزانین عراق شتێک سیاست بەسەریە تام و بۆی سیاست زاڵترە لە بەڵێ ڕاستەوە بەڵام هیچ نا وەکو جارەکەی پێشوو ئەمرێکی وولاییش دەرکا بۆ وەستاندنی ئەو بابەتە هەتاوەکو ئەو کاتەی فرسەتێکی ترە بێ بۆ لایەنەکانی ترکە بەشکم بگەنە ڕێکەوتن یعنی بگەنە ئەوەی کە پێ دوانیە بگەنە ڕێکەوتن ئەگەر بەو شێوەیە بێ حتا بلۆکەکەی تریش ناتوانێت ئەو نیسابە تەواوکە بلۆکەکەی تریش ناتوانێت ئەو نیسابە تەواوکە نەخێر ئیلا ئەبێ ڕێکەوتنێکە بێ لە بینیانە زۆر باشە کاک جوتیار دۆخی هەرێمی کوردستان بەرەو چی هەنگاو دەنێت ئەگەر بێت و پارتی یەکێتی بەو شێوەیە بن پرسیینێتەوە ئیمان دەچێتە کوێ مەسەلەن ئێستا کورد وەکو ژمارەی کورسی مامەڵی لەگەڵ دەکرێت ئەو هاتووە لە ناو کورسی سیوە کورسی هەڵبژاردووە لە سونە سی کورسی هەڵبژاردووە خۆشی 73 کورسیە ئێستا وەکو کورد مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان نەکرا وەکو حەزبێک مامەڵی لەگەڵ کرا کەواتە ئەمە سەرە کێشە بۆچی من پێما بێ ئەگەر ئەمە سەرکەوتوو بنتیایە من پێشتریش باسم کرد هەرێمی کوردستان هەم عێراق تووشی کارەسادە بێوردۆر دەبرەوە ڕوە ئەگەر حکوومەتەکان نەوەشێتەوە لە ساڵی یەکەمە ئەگە بەردەوام بێت لەم ئینکاری عینادیە عێراق تووشی کارەساتێکی خراپە بێ و لەو خراپتر هەرێمی کوردستان تووشە بێت چونکە فەلسەفەی ئەم گروپە فەلسەفەی عێراقێکی موحەدی هینە یعنی مرکزیە یعنی طبیعەتی ئەم گروپە وایە مرکزی هەم پارتی بەداخەوە بیرەکاتەوە هەم هەلبوسی سونە کە لە دەرەوەی عێراق خەڵگەزانانی کە لەکوێ کۆبوونەوەکانیانەکەن و تەوجیان چۆنێن و هەم ئێستا ڕوئیای مقتەدا سەدر وایە کە عێراقێکی موحەد دروستکە و عێراقێکی بەهێز دروستکە بە ئەغلبێتی نیشتیمانی لەم سێ حیزبەیە باشە معلومە ئۆپۆزیسیۆن بوون لەم عێراقەیە کارێکی زەحمەتە یعنی طبیعەتی ئۆپۆزیسیۆن لە وڵاتێکی دیموکراسی وشیار کە بنەماکانی دیموکراسی چەسپی بێتیایە بە ئاسانی تێپەڕێ کە هێشتا لە دنیا نەخەمڵی ئۆپۆزیسیۆن بەو شکڵە بێ کە نیشتیمانی بێ لەگەڵ ئەو حکومەتیان لە پەرلەمانە مناقەشە جدی لەسەر کەیسەکان و لەسەر سیستەمی بەڕێوەبردنی وڵاتەکە بکەن بۆیە لە هەرموو حاڵاتێکە ئەگەر ئەم ئەفکاری ئەمان ئەم گروپە سەرکەوێ پێم وابێ عێراق بەرە و تولەی تاریگە بە و ئەتوانم بڵێم ئیمکانێت دەستکاری دەستوریش بکەن یعنی دەنگە بەرز بێتەوە کە دەستوریش بگۆڕن بەو ئاقارە بیبن کە خۆیان ئەیانەوێ بەرز بۆ تۆ ئەو دەنگە بم بوورە قسەکەشت پێ بەرز بۆ کە ئەوان دیفاعی لێ بکەن دیفاع ئەم گروپە من بە تەسەورەکەم پارتی لەوانەیە بەم نەوعە بیری نەکرد بێتەوە تەنیا پارتی بیری دەوە کرد کە دەستکەوتێکی هەبێ بە عینادیە کە سەر و کۆمار بەرێ چەند وەزارەتێ لە بەقا بەرێ بەڵام حکومەتی ینی سەر و کۆمار ناتوانێت بڕیار لە ئایندە عێراق بە بەقەی ئەوەی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و پێکهاتەی حکومەتەکە دەیدا لەسەر بودجە لەسەر پێشمەرگە لەسەر جەیش لەسەر هەموو ئەوانە حکومەت دەیدا ئەو حکومەتەی کە پێگە لە عێراقا ئەو حکومەتە نییە بە حیاتی بەدڵی کورد بێت ئەگەر تەوافق نەکەنیان پێشتر کە تۆ ئەکەی بە ئەغلەبیەت یعنی مێزێکەوە بێتەوە 15-20 وەزیری تایە تۆ لەم 15-20 وەزیرە ئەگەر پارتی بە هەموو حاڵاتێ بتوانێت سێ کورسی چوار ئەگەر سەرۆک کۆمار بێ لەوانەیە وەزیرێکی بەر نەکەوێت دوو وەزیری بەر نەکەوێت چونکە بە خاڵە شتەکان باشە بە تۆ دوو وەزیر و سێ وەزیرەوە ئەگەر بە تەوافق نەیکەی هەموو جارێک هیچ قەرارێک تۆ ناتوانانی معارەزە بیت تێپەڕێنن بۆ فەلسەفە و ڕوئیات تێپەڕێنن کە خۆیان قەناعەتیان پێێتی کە زۆر بە واضحی پێشتر باسییان کردو کە پێشمەرگە میلیشیایە کە مەسەلەی نەوت و ئەوانە مرکزیە کە مەسەلەی خارجیە مرکزیە کە ینی کەواتە وردە هەرێمی کوردستانە خەنە زاویەیەکی بچووکەوە کە تۆ بودجە نەبێ کە تۆ مەسەلەی نەوتت پێ چارەسەر نەکرێت کە مەسەلەی مادەی سەوسلی پێ چارەسەر نەکرێت مۆزوعی شوێنەکانی دەرەوەی کوردستان پێ چارەسەر نەکرێت و علاقاتی خارجی دەمێنێ بۆ نەوەی کە هەیە ئەو کاتە ڕێگایە کە جێی شێراقی مەسەلە نمونەیەکی بەسیط ئێمە لە بەغا دوو لیوا عسکەرمانێ لە زمانی مامجار لەوەیە ئەم دوو لیوایە لەوەتەی دروست بووە حیمایی منتیقەی سەوز و منتیقەی دەسەڵاتدارانی بەغای کردووە ئەو ڕێگانەکە بڵێ ئەمریکا بەمەی زانیوە شیعەکان بەمازان یعنی بۆ ئینقلاب نەبووە لە بەغایە هیچ کاتێ بیر لە ئینقلاب چونکە ئەم هێزە لە بەغایە هێزێکی بێلایەنە کە حیمایی هەموو شتەکانەکات ممکنە ئەو لیوانە نابەرن لەوێ باشە نەقلیان کردن جێی شەراقیە کەواتە هەموو لایبەرن چێ تەشکیل دەکەن ئەوان تەشکیل دەکەن کە خۆیان نانەوێ خۆ لە کورد تەشکیلی ناکەن
لەوە تەشکیلەکەن کە خوانیانێ بۆی کە حیمایی بەغا بکەن و حیمایی منتیقی هەر کاتێ بیانێ حکومەتە بەدڵانە بێ ڕۆخێنن خۆت زانی یعنی لە وڵاتانی دەور و پشتێمە هەموو ئەگەری کراوە ئەبێ یعنی بۆیە ئێمە ئەتوانین کە و مثلا مام جەلال سڵامی ئەمانی عێراقا لە ڕووی عسکەریەوە لە ڕووی سیاسیەوە لە هەموو ڕۆکانەوە مام جەلال ئەم دەورەیە بینی یعنی تەنیا ڕاستە مام جەلال خۆی بە حیکمەتی خۆی بە خەباتی خۆی بە تاریخی خۆی و بە گوێگرتنی هەموو لایەنە سیاسەکانی عێراق و دەوڵەتە ئەقلیمیەکان لە مام جەلال کە وەکو شخصیەتی مام جەلال ڕۆڵی هەبوو بەڵام کەرەسەشی لەبەردەستا بوو بۆی کە بتوانێت ئەم ڕۆڵە ببینێت هەموو گوێیان لێگر دەوڵەتە ئەقلیمیەکان گوێیان لێگر ئەمە بۆ لەوانەیە بۆ لەم زروفی دروستبوونی ئەم گروپەیە ئیتر ئەمە بەم نەوع نامێنێت وئیمکان هەیە ئەگەر سەرۆک کۆمار بۆ ململانەیە بۆ ئەم گروپە دەرچێ یعنی لەوانەیە لایەنەکانی تر بکەونە دژایەتیکردنی بۆ مەفهومەی کە ئێستا باسمان کرد هەڵانەوەی مەلەفی نەزاها بەردەوامبوونی مزارەت لە بەغایە دژی ئەو مەسەلەیە دروستبوونی گروپی جیاجیا لە بەغا و جنوبا بەو مەسەلەیە یعنی ئەمە عێراقش لە بەردەمی ئەگەری زۆر خراپ لەوەی کە پێچوانەوە مبادرەیەکێ لە نێوانی شتی و پارتی هیچ بەتایبەتی لە کۆبوونی ئەمڕۆیان مەسەلەن هیچ ئێمە هەمیشە وتومانە و کیتنی شیمانی کوردستان لە جەنابی هاوسەرۆکەوە بۆ مەکتەبی سیاسی بۆ سەکردایەتی کۆشین لەسەرەوەی کە یەکڕیزی ماڵی کورد دەستکەوتەکانی گەلی کوردستان ئەولەوێتی ئێمەیە یەکەم خاڵی ئێمەیە بەڵام دوای ئەوە یێتە سەر ئیستیقاقاتی حیزبی کە یەکێتی نیشیمانی کوردستان لە بەغا ئێستیقاقیەوەیە کە سەرۆک کۆماری هەبێ و ئەمە نەک ئێمەوا بڵێن هەموو لایەنەکان واڵێن بە دەوڵەتە ئەقلیمیەکانەوە بە دەوڵەتەکانی دەرەوەش بە ئەمریکا و بە ئەوروپا و بە هەموو دەوڵەتەکانەوە کە ئەم مەسەلێ لە 17 ساڵی ڕابردووە بۆ یەکێتی بەڕاستیان بە غەدرێ زاینەوە مەسەلەیە یعنی چۆن لە غەدرێکمان لێکراوە و ئێمە لە هەرێمی کوردستانە دیارە دەردیەواڵێن ئەمە کاریگەری زۆر لەسەر هەرێمی کوردستانە بێت کاریگەری هەرێمی کوردستانە کاریگەری لەسەر ئایندەی هەرێمی کوردستانە بێ چونکە ئێستا ئێمە لە بەردەمی انتخاباتی پەرلەمانی کوردستانین باشە لە بەردەمی ئەوەیە کە ئێمە وەکو حیزب لایەنە سیاسیەکان یەکێتی و هەموو لایەنە سیاسیەکان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کرێت ئەگەر بێت بن نازانم مێژێ لە خاڵەکانی کە باسمان کردووە ئەمە ئەبێ پێچوونەوە بکەین بە قانونی هەڵبژاردننی هەرێمی کوردستانە بە مەسەلەی کۆمیسیۆنە یعنی مەسەلەکە ئێمە هەموو جارێ وتومانە کاکە لە کوردستان و عێراقا ئەبێ بەڕێکەوتن قرار بدرێ زۆر گرنگە ئەمە چونکە وڵاتە تحملی معارەزەی دیمان بەراسی معارەزەمان دی بە کە ئەگەر معارەزەی شەرز بوو زەرەر لە هەمومانەیە ئەبێ ڕێکەین لەگەڵ یەکترا ئێمە و گۆڕان ماوەیەکی زۆر منافەسەوە بەڵام گەیشتنەوە قەناعەتە کە ڕێکەوتن دادمانەیە کە ڕێکەوتن بۆ هەمومان باشە و ئەم دەرگایمان کردو بۆ هەموو لایەنە سیاسەکانی تر بە پارتیشەوە وەفەتمان تەشکیل کرد چوو بۆ لای پارتی چەند کۆبوونەوەیان لەگەڵا کردن لەسەر مستەوای کارجێڕی مەکتەبی سیاسی و ئەوانیش وەفتەکان تەشکیل کرد و پێکەوە چوینە بەغا کاتی ئێمە چینە بەغا ئەوانی مزایان کردبوو یعنی ئێمە کە چوینە بەغا وەفدەکەی ئێمە تووشی سەرسوڵمان بوونەوەی کە ئەمە هەموو شتێکیان بڕانەبەوە داواشە لێمان کرد بێکەوە بچینە بەغا بەڵێ ڕاتەن چێشن بە ناو ڕێکەوت یعنی بەبێ ئەوەی ئێمە تەفاسیل ڕێکەوتنەکە ئاگامان لەوێ کە ئێمە لەوێ لە بەغا لەم بودەی پێشووە و پێشتریش لە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی هەردوو لامانە وتومانە خەتەعامەکانی دەستکەوتەکانی کوردستان جگە لە پۆستەکان و وەزارەتەکان بکەین بە ئەولەوێتی ڕێکەوتنەکانمان یعنی ئێمە وەکو پارتیوێکێتی وەکو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لایحەیە بنووسینەوە کۆمەڵێک خاڵ بنووسینەوە کە دەستکەوت بێ بۆ خەڵکی کوردستان لەسەر مەسەلەی بودجە لەسەر مەسەلەی پێشمەگا لەسەر مەسەلەی مادەی 140 لەسەر مەسەلەی علاقاتی بینی هەرێمی کوردستان و بەغا چۆن تەنزیمیکەین دەستور تەطبیقکەین هەموو ئەوانە بکەین بە خاڵی ئەولەوێ هەچ لایەنێکی سیاسی بە تایبەتی شیعەکان لەسەر ئەم خاڵانەی ئێمە کە ئاسان بوو ئەمە کە ئەمە ئاسانتر بوو بەڕێی ئێمە لەگەڵ پارتیا بووینە پێکەوە لەوانەیە جێبەجێکردنی ئەم خاڵانە بە ئیتیفاقێکی کۆنکرێتی جەنتڵمانانە لە بینی ئێمە و لایەنەکانی عێراقا لەم بەرحەلەیە لەوانەیە ئاسانتر بوو بێ ئیمزامان کردایە دەستکەوتێکی گەورە بوو بۆ یەکێتی پارتیش نەک پۆستێک یا پۆست کە بەڵام هاتە سەر ئەینادی بەچی شاقی خۆیەتی زۆر باش کاک جوتیار سوپاس دەکەم دکتۆرە دوجار لەسەر مەسەلەی ئەو دەنگەی کە بەرز بۆ تۆ لەسەر گۆڕانی دەستور و هەموو ئەوانە گەر بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ
لە ڕاستیە لایەنە عەرەبیەکان ئەو لایانی سونە کاتی خۆی جەنابتان نەزانن بەشداری نەکرد لە بایکۆتی نووسینەوەی دەستوری کرد. لایەنە شیعەکان ئێستا وا هەستەکەن کە لە نووسینەوەی دەستورە گۆڵیان لێکراوە، یعنی خۆیان ئەمە بە ئاشکرا عەفو لایەنە شیعەکان سونە هەر بەشداری نەکرێت بۆیە خۆی بە مەغدورە زانێ لە دەستورە. شیعەش ئێستا وازانێت کورد گۆڵی لێ کردووە. طبعاً ئەمە ئەگەڕێتەوە بۆ وردبینی ئەو کەسانەی کە بەشداریان کردووە لە نووسینەوەی دەستورە لەسەر و هەمویانەوە ڕەوانشاد کاگنەوشیروان کە دەورێکی زۆری هەبووە بە اعترافی هەمویان لەوێ لە نووسینەوەی دەستورە. فعلا دەستوری عێراق لە ڕووی نووسینەوە بۆ مافەکانی کورد باشترین دەستورە بە بەراورد بە دەستورەکانی تری پێشووتر ئەم دەستورەی کە ئێستا هەیە. بەڵام ئەوە کێشەکە لەوەدایە کە جێبەجێ نەکراوە. بۆیە ئێستا لە دوای بەتایبەتی لە دوای ڕیفراندۆمەوە یەکێک لە ئاسارەکانی ڕیفراندۆم ئەوەیە بەشێکی زۆر لەلایەنە شیعیەکان هەوڵێن کە ئەم دەستورە تعدیل بکرێتەوانێ بە جۆرێک کە مافەکانی کورد کەم کاتەوە، چونکە ئێستا زۆر شت هەیە کە لە ڕووی دەستوریەوە لە حەقی کووردا، یعنی ئەوانیانە ئەمە کەمکەنەوە. ئەمەش من کام قسەی ئەەکەم لە خۆمەوە نایکەم. لیژنەیەک پێکێنرا لە خولی چوارەم خولی ئێمەیە بۆ ئەوەی کە تعدیلاتی دەستوری بکە لە شیعە و سونە و مقتەرەحات. طبعاً ئەوان ناتوانن تعدیل بکەن، مقتەرەحات بۆ تعدیلی دەستور لەسەر داوای بەشێکی زۆر لە پەرلەمانتاران. لیژنەکە پێکاتبوو لە پێکاتەی هەموو لایەنەکان، هەر سێ لایەنە سەرەکیەکەش سونە و شیعە و کورد. ئێمە لە لیژنەکە بە ئاشکرا ئەوانەی کە لەوێ بوون نوێنەری شیعەکان بوون پیان وتیان ئێمە ئەمانە ئەم ئێمە گۆڵمان لێکراوە ئەمانە ئەم دەستورە بگۆڕین و ئەمەمان کردووە بە مەبدەئێک بە یەکێک لە پرەنسیپەکانمان، یەکێک لە شیعارەکانمان بۆ هەڵبژاردننی داهاتوو. یعنی ئەم هەڵبژاردنەی کە ڕۆیشت ئەوان ئەمە لە نیەتیانایە. بۆیە وتم ئەو دەنگە بەرز بۆتەوە. دواسەرنجی بەرز دکتۆرە بەهار، دواسەرنجم ئەوەیە، یعنی من تەمەنا ئەکەم پارتی کە لەگەڵ سەدر و حەلبوسیە کە ڕێکەوتووە لەسەر ئەو کۆمەڵە مافانە و لەسەر ئەوەی گرنتی ئەوە وەربگرێت کە دەستور تعدیل نەکرێت لە زدی کورد. و تەمەناکەم کە یەکێتی و پارتیژ یعنی وەکو کاکجوتیار وتی هەردوو لایەن ئەولەویەتی کورد بکەن بە کێشە سەرەکیەکان. ئێمە کێشەی خاکمانەیە، کێشەی پێشمەرگەمان هەیە، کێشەی نەوتمانەیە، دوو ڕۆژی تر کێشەی بودجە دێتە پێشەوان. یعنی ئەمانە سەرۆکۆمار ئەمانەی لەبیر بردوینەتەوانێ. هیوادارم کە هینجارێکی تر یعنی بە بابەتەکەدا بچنەوە بە جۆرێک کە مەسلحەتی عام بخەنە پێش مەسلحەتی حیزبیەوە. دواسەرنجی کاکجوتیار، وەڵام من هیوادارم هەرچەنەمە هیوایە قورسە ئێستا هیوادارم پارتی ئەمڕۆ چۆن ئەم مبادرەی کرد بۆ شیعەکان کە جێگیری سەرۆکی پارتی و سەرۆکی هەرێمی کوردستان لە هەولێرەوە هەلبوسی چۆڵ گرتۆ چۆ بۆ لای سەدر دەبوو ئەمە یەکەم جار بەهاتە سلێمانی ئەم مبادرەی کردایە. یعنی ئەم مبادرەی دەبێ یەکەم جار لە ناو ماڵی خۆتا بیکەی. و ئێمە پێشتر کردومانە. مەسەن جەنابی هاسەرۆکی ئێمە چۆ بۆ لای کاک مەسعود پێی وتووە عنی با ئێمە ڕێکەوین پێکەوە لەسەر یەک لە کاندیدەکان ڕێکەوین. و دووەم ئێمە ڕێکەوین لەسەر وەکو باسم بۆ کردی لەسەر بەرنامەیەک کە ئەولەوێتی داواکاریە ڕەواکانی خەڵکی کوردستان بێ. کاکە لە بەردەم خەتەرایە ئەمە لە بەردەم خەتەرایە، ئەم هەرێمە لە بەردەم خەتەرایە. چونکە هەرێمە ئێمە بە خوێنی شەهیدان دروست بووە، بە تێکۆشانی خەڵک دروست بووە، بە نەکبەتی و قوربەسەری هەزارەها هەزار ماڵ و ئەنفال و شەهید و چیمیایی دروست بووە. ئەمە دەستکەوتی ئەم لایەن و ئەولایەن نییە ئێستا ئەم خۆی کا مەرجە و خۆی خابە و قەرار بە. ئەمەی خەڵکی کوردستانە. ئێمە وەکوێتی نیشتیمانی کوردستان تاکو دووە هەناسەمان دیفاعەکەن لەم داواکاریە و ئەموو ئەوانە بە ئێستحقاقی خۆمان نەزانین و بە ئێستحقاقی میلەتی کورد دەزانین و بەڕاستی خەباتی سیاسی و دیموکراسی بۆ بکەین بۆ دەستکەوتەکانمان. زۆر سوپاس بۆ بەڕێز جوتیار نووری ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێزتان، هەروەها سوپاس بۆ بەڕێز دکتۆرە بەهار محمود سپۆر یاسایی. سوپاس بۆ بەڕێزتان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.